عدالەتی لە نێوان منداڵدا لە مەسەلەی زەواج هاوسەرگیری. العدل بين الأولاد في النكاح في الزواج. عدالت بی لە نێوان منداڵەکانی خۆتدا. چۆن؟ کاتێکە کچەکەت ئەو عورف و عادەتە بەداخەوە ئەو چاکە و پیاوەتیە لەناو ئێمەدا زۆر بەکەمی هەیە و نییە، زۆر بەکەمی دەبینرێ. هەروکو باسمان لەسەر قەولەکەی شێخ بن باز ڕەحمەتی خوای لێبێ، هەوڵ بدە کاتێکە مناڵەکەت شوو دەکا خۆشە باوکەکەی دایکەکەی یارمەتی بدەن و مەسروفی بکەن. مەڵێ لەسەر زاوایە، با لەسەر زاوا بێ، بەس تۆش خۆشە یارمەتی بدەی. تۆ کاتی خۆی پێت خۆش نەبوو باوکت شتە بۆ بکە، ئەمیش بە هەمان شێوە کچەکەت پێی خۆشە ئەڵێ ئەمە ئاڵتوونی باوکمە، ئەمە ئاڵتوونی دایکمە، ئەم جلوبەرگە دایکم باوکم بۆمی کردووە. زاوایە کە تۆ هەڵە بژاردەوە بە دڵتە بۆیە ئەم کچەی خۆتی ئەدەیتێ. چی مشکلێکی تایە؟ پارەت هەیە بڵێ ئەو 2 ملیۆن کاکە گیان منیش 2 ملیۆنی بۆ سەرفەکەم، 3 ملیۆنی بۆ سەرفەکەم. ناتوانی بیکەی بۆ کوڕەکەت، بۆ غەسپە لەسەرت بیکەی. ئەی بۆ کچەکەت بۆ ناکەی، ئەوش مناڵی تۆ نییە، لە خێزانی تۆ نییە، بۆچی دینارێکی بۆ سەرف ناکەی؟ ئەو کچە ئەمەنە دڵی خۆشە بێ کاتێکە ئەبینێ باوکی یارمەتی داوە، زاواکەش زیاتر ئەو ماڵی لا خۆشەویستە بێڵێ بەڕاستی باوکی پیاو بوو، مەوقیفی نواند. ئەو ماڵ و کەسوکارە دەڵێن ماڵ کەسوکاری زاوا، ئەڵێن بەڕاستی ئەمە نمونەی باوکە. بۆچی؟ لەبەرەوە یارمەتی کچەکەیدا پێی خۆشە. کچی خۆتە چەند ساڵ بەخێوت کردو، ئێسش لە ماڵەکە دەرئەچێ خواحافیزیەکە، چۆن دڵت دێ بە دەستی بەتاڵە و کچەکەت ئەنێری ئەڵقەیەک گوارەیەکی بۆ ناکەی، ملوانکەیەکی بۆ ناکەی، تواناتەیە 6 تاک بازی بۆ ناکەی، بۆی بکە بە ئیزنی خوا. ئەمە عەدالەتیە. ئەو کاتە کچەکە هەستەکە ئەڵێ باوکم لە نێوان من و براکانمان فەرق ناکە، چۆن براکانمی خۆشەوێ ئێمەشی خۆشەوێ، بە ئەمە زیینوکەینەوە، کچەکانمان یارمەتیان دەین. مادەم زیندوین بە پێی و حەدیسەی باسمان کرد نوعمانی کوڕی بەشیر ڕەزای خوا لێ بێ، ئەوەی کە ئەیدەی بە مناڵەکەت بە کچەکەتی نادەی ئەوە زوڵمایکەی. بۆ ئینشاءڵڵا بە ئەوە زیندوکەینەوە. اتقوا الله واعدلوا بين أولادكم، کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم تەقوای خوا بکەن لە نێوان مناڵەکانتانە عەدالەت بن. باشە مناڵ یانی چی؟ یانی کوڕ و کچ. ئەی عەدالەتی ئەوەیە کوڕەکەم دەفتەرێکی بۆ سەرفەکەم 50 وەرەقەی بۆ سەرفەکەم، بەڵام کچەکەم 5000 بۆ سەرف ناکە. ئەمە عەدالەتیە؟ حاشا ئەگەر عەدالەتی بێت. ڕاستە پیاوەکە دەبێ ئیشی خۆی بکە، بەڵام پیاوەکە 5 ملیۆنی بۆ سەرفەکە، توش دوانی بۆ سەرفکە، سیانی بۆ سەرفکە. خۆ گوناح نییە، با ئاڵتوونێ زیاتر بکە، با جلێ جوانتر بکە، با ماڵێ جوانتر بۆ خۆی بکە، خۆ پارەکەی تۆ تەئسیر لەو ناکە. حاڵی ئەوان باشتر دەکات، ژیانی ئەوان خۆشتر دەکات. با ئێمە لێبوردەیمان هەبێ، با ئێمە بەو جۆرە بین کە کچەکانمان دڵخۆشکەین، پشتیوان بەخوا هەروەکو چۆن کوڕەکانمان دڵخۆشەکەین. بەڵام بەداخەوە ئێمە وا ناکەین. تۆ کاتێککە یارمەتی کچەکەت ئەدەی ئاڵتوونی بۆ ئەەکەی، مەسروفی بۆ ئەەکەی، لە کاتێککە زەواج ئەکا و هاوسەرگیری ئەکا، تۆ ئەی سەلمێنی بەو پارە بەخشینە، ئەی سەلمێنی تۆ باوکێکی زۆر زۆر بە وەفا و دڵسۆزی، باوکێکی زۆر زۆر میهرەبانی بۆ کچەکەی خۆت. بابی سەلمێنین بە ئیزنی خوا. هەر کەسێکمان لە ئاسی خۆمانەوە بڕیاری ئەوە بدەین نەمانزانیوە لە مەولا کچەکەمان شوو کرد، ئێمەش یارمەتی بدەین. زاوای فەقیر چۆر 2 ملیۆنی قەرز دەداماوە، هیچ پارەی نییە. ئەی دەبا توش 2 ملیۆنی بۆ سەرفکە، 4 بۆ سەرفکە، نیوەی کوڕەکەتی بۆ سەرفکە. بیسەلمێنە کە تۆ باشترین باوکی، میهرەبانترین باوکی بۆ کچەکەت. هەر کچەکەت بەکەڵ کردیە سوێن بەخوا لە دنیا و لە قیامەتە. 1000 کوڕ بەخێوکەی بەقەت پاداشتی 2 کچ خێر نێکە بەخێویکەی. با لە خوا بترسین، تەقوای خوا بکەین، مناڵەکانمان پەروەردەکەین، مناڵەکانمان دڵخۆشکەین، بەدبەختیان نەکەین.